مانزی پشتیوانکەری من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە سۆران. ئەمڕۆ کەرنەڤاڵی سەرخستنی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران بەڕێوەچی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندانی دیاری هەرێمی کوردستان تیادا بەشدارن. ئەمشەو بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بەمەستی سەرخستنی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کەرنەڤاڵێکی بەرفراوانی لە قەزای ناوەندی سۆران ساز کردووە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی قەزاکانی سۆران چۆمان ڕواند و سمێرگە سۆر خەلیفان تێدا بەشدارن. ئەمە هەنگە سێ هونەرمەندی بەرچاوی دیار و هەرێمی کوردستان تێدا بەشدارن، هەرێکە لە حەسەن شەریف هونەرمەندی کورد و هاوکات عارف چۆپان و سەنا بەرزنجی تێدا بەشدارن و لە ئێستاشدا هونەرمەندان و گۆرانی بۆ هەوادارانی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان دەڵێن. ئەمەی جێی سەرنجە لە ئەم شەو لە سۆران جیاواز لە شەوەکانی دیکەیە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بەشداری تێدا کردووە و بەشێکی زۆر لەو هاوڵاتیانێکە تێدا بەشداری کردووە چینە جیاوازەکان و ژمارەیەکی زۆر لەو بەشداربووانش ئافرەتانیش ئەم شەو بەشدارن لەم کەرنەڤاڵە. گەورەترین کەرنەڤاڵەکە ئەمڕۆ لە سۆران ئەنجامە درێت، هەزاران هاوڵاتی لە قەزاکانی سنووری دانیشتن بەخۆی سۆران هاتوونەتە قەزای ناوەندی سۆران و بەشدارن لەم ئاهەنگە زەماوەریە. لە ئێستاشدا هونەرمەند حەسەن شەریف گۆرانی بۆ هەوادارانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەشدار سەرخستنی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان و بەشێکی زۆر کاندیدانی ئەم حیزبەش تێدا بەشدار بوون. ئەوەی ئەم شەو جیاوازە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیە لە قەزا جیاوازەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. حەسەن شەریف یەکێکە لە هونەرمەندانەیە کە بەرچاو و دیارە لە هەرێمی کوردستان و گۆرانیەکانی بە ئاهەنگ و هەژمەتکێ دەناسرێنەوە. ئەوە یەکێک لەوەی هاندرانی پارتی دیموکراتی کوردستانی گەرمتر کردووە کە یەکێک لە گۆرانیەکانی خۆی لە ناو زەماوەری ئەمشەو لە قەزای ناوەندی سۆران ئاهەنگێکی گەورەی بۆ سەرخستنی لیستی بەڵێ ئەوەی دیارە یەکێکە لە هونەرمەندەکان و بەشێک لە هونەرمەندانی دیکەش کە لێرەن گۆرانی خۆیان بۆ هاندەرانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ.